بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله مسلمان خوشي بيز لهر شوينيكن السلام عليكم ورحمة الله وبركاته بردوام الله چون يتيما مالا كردني مسلمانان لقل خلقي دا لجر روشناي معاملي پیغمبر صلى الله عليه وسلم لقل دور بركي خوي دا لا القي بستوششمين دا باسی چۆنێتی مامەڵەی پێغەمبەرم کرد عليه الصلاة والسلام لەگەڵ مناڵەکانی لەم شوێنە ڕاوەستاین کە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە کاتی بەشودانی کچەکانیدا ئەوەندەی بۆی کراوە ئاسانکاری لە مارەییدا کردووە دەستباری بۆ زاواکە گرتووە و شتی پێداویستی ژیانی لەگەڵ کچەکەی ناردووە بۆ ماڵی نوێی و داوای کردووە کە وەلیمە بکرێت و خواردن ئامادە بکرێت داوەتی خەڵک بکرێت لە دوای زەواجەکە بۆ ئەوەی دوعای خێریان بۆ بکرێت دەمەوێت لەسەر هەر ئەم باسە بەردەوام بم ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە فاتیمە لەگەڵ عەلی ڕەزای خوای گەورەیان لێبێت زەواج دەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعایان بۆ دەکات بۆیە لەسەر باوکان و دایکان پێویستە دوای ئەوەی کە کوڕان و کچانیان دادەمەزرێنن لە دوعای خێریش بێبەشیان نەکەن و بەردەوام بن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردوونە و دوعای بەرەکەتداری لە ژیانیاندا بۆ کردوونە و لەوەش زیاتر هەر کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی بێتی کێشەیەک گرفتێک لە نێوانیاندا هەبێت خێرا ویستویەتی چارەسەری کات لە دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کە بۆ فاتیمەی کردووە بۆ عەلی کردووە ڕەزای خوایان لێبێت فەرموویەتی اللهم بارك فيهما وبارك لهما في بنائهما خواجیان بەرەکەت بخێتە ژیانیانەوە و بەرەکەت بخەیتە ئەم ژیانی هاوسەرگی سەرەتای ژیانی هاوسەرگیریانەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای بەشودانی کچەکانیشی بێ ئاگانە بۆ لێیان بەداخەوە ئێمە جاری وا هەیە تا ئەو کاتە ئاگامان لە کوڕان و کچانمان هەیە کە دایان دەمەزرێنین و زەواجیان بۆ ئاسان دەکەین لە دوای ئەوەوە باوکەکە زۆر بێ ئاگا و غافڵ دەبێت دەڵێ مناڵی ترم هەیە خۆ ناتوانم تا سەر لەگەڵ تۆ هەر خەریک بم بزانم تۆ چۆن دەژیت بەڵام بەڕاستی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نمونەیەکی زۆر جوانە بۆ ئێمە ئیماندار کە لەوەوە مامەڵەکانی خۆمان ڕێک بخەین لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا بەتایبەتیش لەگەڵ ماڵ و مناڵ و ئەولادەکانی خۆمان پێغەمبەر صلی الله عليه وسلم تا دوای زەواجی کچەکانیشی بەردەوام سەردانی کردوون سەردانی ماڵەکانی کردوون لی پرسیون لە خۆیان لە مێردەکانیان و لە ژیانیان دایم پرسیاری ئەوەی دەکردوونە بۆیە لە کاتی نەخۆشیدا سەردانی کردوون کە مناڵەکانیان نەخۆش بە دوعای بۆ کردوون بۆیە لەسەر ئێمەی مسلمانیش پێویستە کە هەر بە هەمان شێوە مامەڵە بکەین و کچانمان خوشکانمان کاتێک کە بەشوو دەدرێن دوای بەشودانیان زۆر زیاتر پێویستیان بە باوک و براکانیانە کە سەردانیان بکەن کە چاودێریان بکەن کە ڕیعایەتیان بکەن کە لەگەڵیان دەرمونیان بن و بچنە ناو کێشەکانیانەوە بە باشترین شێوە کاتێک کە کێشە و گرفتێکیان دەبێت بۆیە یەک لەم نمونانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانی ئێمەی داوە کاتێک لە بۆ جەنگی بەدر دەڕۆن مسلمانان لەو کاتەدا ڕوقیەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خێزانی عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای گەورەیان لێبێت نەخۆش دەبێت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوا لە عوثمان دەکا ئەی عوثمان تۆ لەم جەنگەدا بەشدار مەبە ئاگاد لە خێزانەکەت بێ کە زەینەبی کچمە بۆ ڕوقیەی کچمە بۆیە هەر لەم جەنگەدا تا جەنگەکە تەواو دەبێت کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە دەست دەبینێت وەفاتی کردووە کە کچەکەی وەفاتی کردووە بەڕاستی میحنەتێکی گەورەیە تۆ لە سەفەرێک لە پێناوی خوادا بڕۆیتە دەرەوە و بۆت نەکرێت چاودێری کچەکەت بکەیت و لە نەتیجەشدا کاتێک دیتەوە کچەکەت وفاتی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم جەنگەدا فەرمووی عوثمان هۆکارێک وای لێ کرد کە نەیەت بۆ ئەم جەنگە بەشدار نەبێت بۆیە لە ئەجردا لە قیامەتدا ئەجری ئێوەی هەیە ئینشاء الله و لە غەنیمەتیشدا غەنیمەتی ئێوەی بەردەکەوێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کێشە و خلافات و گرفتە بچووکەکانی خێزانیدا نەدەچوت تەداخلی ژیانی نێوان کچەکەی و زاواکەی بکات بەڕاستی نمونەیەکی زۆر جوان لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدی کراوە ئەمەش زۆر گرنگە باوکان و برایان ئەم
خەسڵەتە جوانە لە خۆیاندا جێبەجێ بکەن ئەویش ئەوەیە مەرج نییە تۆ لە هەموو ورد و درشتی کێشە و گرفتەکانی کچ و خوشکەکەتدا بەشدار بیت بەشێکی لێی گەڕێ لە بینی خۆیانە و هەموو کەسێک کێشە و گرفتی دەبێت چۆن لە ماڵی خۆی پێش شوکردن و پێش زەواج کێشە و گرفتی هەبووە ئێستاش قابلی ئەوەیە کە ژیانێکی تری پێکەناوە دیسان کێشە و گرفتی هەبێت و ئەوانەی کە بچووکن لێیان گەڕێت و کە زانیت ئەی باوک ئەی برا کە دەزانی لە کێشەیەکدا کچەکەت خوشکەکەت تاوان زیاتر لە لای ئەوە بەچوو هەر پشتیوانی لە کچەکەت بکەیت لە خوشکەکەت بکەیت بەڵکو دڵی زاواکەت ڕابگرە لەو کاتە بۆ ئەوەی ئەم ژیانی خێزانیان تێک نەچێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان دەچێت بۆ لای فاتیمەی کچی ڕزای خوای گەورەی لێبێت کە دەبینێت عەلی لەوێ موجود نییە دەڵێ ئەینە ئیبن عەموکی ئەو ئامۆزاکەت لەکوێیە ئەی فاتیمە فاتیمەش ڕزای خوای لێبێت دەفەرمێ کان بینی وبینه شیء فغاضبني فخرج فلم يقل عندي دەفەرمێ وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوای باوکە من لە بینی من و عەلیدا کێشەیەک دروست بوو تووڕەی کردم بۆیە نەیویستی تر تووڕە بم و خەفەت بخۆم ئەو ماڵەکەی جێهێشت و ڕۆیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچی نەفەرموو هیچی نەوت لە مەسەلەکەی نەکۆڵیەوە زۆر ئەمە کە شوێنی هەڵوەستە لەسەرکردنە باسی کێشەکەی نەکرد کە کێشەیەکی گەورەیە یان بچووکە چونکە ئەوەی کە تێگەیشت کێشەیەکی لە فاتیمە تێگەیشت کە کێشەیەکی زۆر بچووکە و تۆڕە بووە و ماڵەکەی جێهێشتووە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دوای وردەکاریەکانی نەکەوت بەداخەوە ئێمە هەندێک جار لەم مەسەلانەدا کاتێک دێنێ ناو کێشەیەکە و کێشەی کچ و زاواکەمانەوە یان خوشک و زاواکەمانەوە بە دوای ئەوەدا دەگەڕین چۆن نقصانی و عیب و هەڵەکە بدەینە لای زاواکەمان بە هەر شێوەیەک بێت ڕێگە و شوێن دەدۆزینەوە پێی دەڵێن چۆن بۆ ئەوە بۆ بەڕاستی ئەم دیفاعکردنە ناشەرعیە و ئەمە بە هیچ جۆرێک کێشەی نێوان ژن و مێرد چارەسەر ناکات و زەرمەندی گەورە کچەکەی خۆمان دەبێت لە کاتێکدا لە هەموو شتێکدا کە خراپیش بێ ئێمە پشتیوانی لێ بکەین بۆیە لەسەر باوکان پێویستە کە پەیڕەوی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مامەڵەکردندا کاتێک کە پێغەمبەری عەزیزمان سەردانی کرد ئەمە هەر خۆی لە خۆیدا بۆ ئێمەی مسلمان دەرسێکە ئەی باوک لەسەر تۆ پێویستە هەرچەندە پلە و پایت بەرز بێت لەسەرت پێویستە کە سەردانی کچەکەت بکەیت کاتێک کە زەواجی کردووە نەڵێ من مەجالم نییە و مەجالی هەیە بابێت ئەی برا لەسەرت پێویستە کە سەردانی خوشکەکەت بکەی هەرچەندە تۆ لە هەر پلە و پایەکدا بیت سەردانیکردن خۆی کۆمەڵێک کێشە و گرفت و مامەڵە کێشە و گرفت کۆتایی پێدێنێت وەوا لەم ماڵی خەزورانەی کچەکەت دەکات خوشکەکەت دەکات کە تەعاملێکی جوانیان هەبێت تەنها کچەکەیان لەبەر خودی خۆی نەوێت لەبەر ڕێزی تۆش بیانەوێت لەبەر ئەم مامەڵە جوانەیە کە تۆ هەتە لەبەر ئەوش بیانەوێت بۆیە بە گرنگی بەم لایەنە بدەین مسلمانانی خۆشەویست پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ پرسیارێکی وردەکاری لە فاتیمە نەکرد کاتێک کە زانی گرفتێک لە بینیاندا هەیە ڕۆیشتەوە و کە بینی پرسیاری کرد بزانێت عەلی بۆ شۆ ڕۆیشتووە مسلمانێکی نار بۆ ناو مزگەوت فەرموویان وەڵی پێغەمبەری خوا ناو مزگەوت خەوی لێکەوتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ لای ڕۆیشت و کە بینی ئەم جلەی کە لەبەریدا بوو بەشێکی لەسەری لاچووە و جەستەی کەوتۆتە سەر گڵ و ئاساواری گڵ لەسەر جەستەی عەلی کوڕی ئەبوو تاالب دەرکەوتووە ڕزای خوای گەورەی لێبێت و خۆڵ بە جەستەیەوێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زەردەخەنەیەکەوە فەرمووی قم یا ئەبا توراب قم ئەبا توراب ئەی وەکو چۆن بڵێ هەستا ئەی خۆڵاوی کۆڵێکت خۆڵ کۆ کردێتەوە بەخۆتەوە هەستا بەخۆشی و بە سوحبەتەوە ئەوی پێوت و ئەسڵەن دەرگا و باسی ئەم کێشە و گرفتەی نەکردەوە کە لە بینی خۆی و فاتیمەی کچیدا هەبووە هەر خۆی لە خۆیدا ئەمە کاتێک کە بە دوای زاوەکەتا دەچیت و دوو قسەی خۆشی لەگەڵ ئاکەیت ئەمە خۆی لە خۆیدا بەشێکی کێشە و گرفتەکان کۆتایی پێدێنێت وای لێ دەکات کە ئەم زاوایە هەست بۆ بکە کە تۆ ڕێزی دەکریت ئەم زاوایە هەست بۆ بکە کە تۆش لی دەپرسیتەوە کە خۆشت دەوێت کە جیای ناکەیتەوە لە کچەکەت چۆن لەو دەپرسی لەویش دەپرسیت پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە یەکەم لەحەزەیدا کاتێک کە چۆ ماڵەکە چۆ ماڵی فاتیمەی کچی فەرمووی ئامۆزاکەت لەکوێیە واتە زاوا کە زاواکەی دەکات ئەمەش زۆر خاڵێکی گرنگە خۆشەویستان ئەم دیاردەیە من هەندێک جار بەدیم کردووە کاتێک کە
باوک برا سەردانی یاخۆت هەتا دایکش کە سەردانی کچ دەکەن جاری وایە بە ئەنخەست ئەو کاتانە هەڵدەبژێرن کە زاواکەیان لەوێ نییە یاخۆت کاتێک کە بە ئەنخەستیش ئەوە هەڵنابژێرن بە عەمدی خۆیان کاتێک دەچن بۆ ئەوێت لەوێ دەبن ماوەیەشی زۆر لەوانەیە نانێکیش ژەمێکیش لەوێ بن ماوەیەکیش بمێننەوە ئەسڵەن نەپرسیار لە زاواکەیان دەکەن و نە سەلامێکی بۆ دەنێرنەوە و نە گرنگیشی پێدەن بەم مەسەلەیە لە کاتێکدا ئەمە یەک لەسەر دڵی ئەم کچە زۆر قورسە ئێ باشە تۆ ئەم مانانی کە دەیخۆیت ئەم ڕێزی کە دەیگری ئەمە ڕێزی مێردەکەیەتی بۆیە تۆ چەند لەو بپرسی دەرێ مێردەکەت لەکوێیە ئەم فڵانە کەس لەکوێیە بۆ دیار نییە ئەی بۆ کەی دێتەوە ئەمە گرنگە لەم پرسیارکردنە هەم بۆ ئارامی دڵی کچەکەتان ئەمە زەرورە بکرێت و بۆ ئەوەی کە ئەم کچە وا نەزانێت کە تۆ تەنها بۆ لای ئەو هاتوویت جیاوازی دەکەی لە بینی ئەودا ئەم ئەودا و لە لای شتریشەوە بۆی ئەم زاوایە هەست بە وجودی خۆی بکە کە تەنها بۆ ناخواردنێک نەهاتون لە لای کچەکەی و فرسەتان بینیوە کەی زاواکە لەوێ نییە چونکە ئەمە ئەگەر هەر بەردەوام بێ مەثەلەن لە ناو خێزانێکدا ئەمە بەردەوام بێت ساڵی بەسەردا بڕوا مەثەلەن چەند جارێک ماڵی باوکی کچە سەردانی ئەم ماڵی کچەیان بکەن و زاواکەیان هەر لەوێ نەبێت و کاتێک کە دێتەوە دەزانێتەوە وەڵا هاتوون یەک دوو سێ چوار شتێکی وا بێدرا بە دڵنیاییەوە هەستێکی زۆر سلبی و خراپ لە لای زاواکە دروست دەبێت کە دیارە ئەوانە ڕێزی لە من ناگرن دیارە هەز بە بینینی من ناکەن دیارە بەس بە دوای خۆشی کچەکەیاندا دەگەڕێن و مەبەستیان خۆشی من نییە و دیارە ئەوانە شەیتانیش هەندێک گومانی خراپیش دەڕازێنێتەوە بۆەوەی کە دیارە ئەوانە ئەگەر ئەوا بڕوا دائیم پشتیوانی کچەکەیان دەبن ئەگەر خراپەش بکە ئەگەر ڕێیەکی هەڵەش ڕژێرە بۆیە داوام لە هەموو دایک و باوک و خوشک و برایەک ئەوەیە کە ئەم خەلەلە چارەسەرکەن ئەگەر هەیە بە هیچ جۆرێک هەوڵ مەدە ئەو کاتانە بە هەل بگریت بیقۆزیتەوە کە تێیدا زاواکەت لە ماڵنی بەز ئەو کاتانە بڕۆیت بەڵکو لەسەرت پێویستە هەر کە دەچیتە ماڵەوە لی پرسیت دەکرێت ئەگەر خۆت بە قەست وار نەکرد و کاتێک ڕۆیشتی بۆ سەردانی هەمویان ڕۆیشتی بەڵام لەوێ نەبووە باشتر وایە ئەی باوک ئەی برا کە چووی سەردانی خوشکەکەت کردو کچەکەت کردو زاواکەت لەوێ نییە ئەگەر بە تەلەفۆنێکیش بێ بەسەریکەوە تەلەفۆنی بۆ بکە لەو کاتەدا بۆ زاواکەت چۆنی ئەحواڵی بەرزە بۆ لە ماڵنی ئێمە بۆ سەردانی ئێوە هاتوین ئەمە جێی هەموو ئەمە دەگرێتەوە کە بدو ساعت تۆ لە لای دانیشت بەڵام بژڕات چەند جارێک سەردان دووبارە ببێتەوە بە تەلەفۆنیشیش ئاگاداری نەکەیتەوە واللهی تابعێکی زۆر خراپ و هەستێکی زۆر خراپ لە لای زاواکە دروست دەکات و لێرە بە دواتێ دەگا کە ئەوان فعلەن بەس بیستویانە کەسەکەیان زەواج بکات دەنا ئەوان ژیانی خزمایەتیان ناوێت ئەم کوڕە وەکو خۆیان وەکو کوڕێکی خۆیان زاوەکەیان وەکو کوڕێکی خۆیان حساب ناکەن بۆیە ئەمەش دەرگای شەیتان دەکاتەوە کە ئەم کوڕە بە دوای ژیانێکی تردا بگەڕێت بە دوای ئەوەدا بگەڕێ من گەنجی وا و پیاوی وایە هاتوتە لەم یەک لە هۆکارەکانی ئەوەی کە لە خێزانەکەی دەیەوێت جیابێتەوە یاخود دەیەوێت ژنی تر بهێنێت یان دەیەوێت دوور بکەوێتەوە ئەو کارەکەی بۆ دەگەڕێتەوە دەڵ ماڵی خەزورانم بە هیچ جۆرێک ڕێزی من ناگرن ئەسڵەن نەمبینیوە ڕۆژێک حرمەتێکی وای من بگرن لە بەڕێز و حرمەتەوە دێن نان لە ماڵەکەی من دەخۆن فرسەت دەبینن کەی من لەوێنیم بەڵام بۆ یەک لە حەزەش بێنە ئەوەی ئەوە ناکەن کاتێک کە بە تەلەفۆنیشی بێ من ئاگادار بکەنەوە ئەوەش تەبعێکی خراپ دروست دەکات ومێدەوارم کە ئیمانداران و موسڵمانان دەرک بەم مەسەلەیە بکەن و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مامەڵەکردنی لەگەڵ فاتیمە و علی کوڕی ئەبی طالب دەڕزەی خوان لێبێت ئەم دەرسە جوانە وەربگرن ئینشاءالله خاڵێکی تر لە مامەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مناڵەکانی کاتێک کە یەکێک لە کچەکانی بۆ لای دەهات پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەری هەڵدەستا باوەشی لێدا ماچی دەکرد و دەیبردە شوێنی باش دایدەنا ئەمەش بەڕاستی نرمونیانی سۆز و ڕەحمەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم تێدا دەردەکەوێت لەگەڵ مناڵەکانی و ئێمەش کە خۆمان بە شوێنکەوتی پێغەمبەر دەزانین صلی الله علیه وسلم پێویستە لەسەرمان کە ئەم جۆرە مامەڵە جوانەمان هەبێت لەگەڵ ئەولادەکانمان کچە شووی کردووە با تەمەنیشی هەبێت خۆشێکتە شووی کردو با لە تۆش گەورەتر بێت ئاساییە کە باوەشی لێ بدەیت کە ماچی بکەیت کە ڕێزی بگریت
کە پێشوازی لێ بکەی هەڵسی لەبەری شتەکانی لێوەربگریت لە سارەیە کە دای بگریت پێداویستی خۆی هێناوە ڕێزی لێ بگری ئەمانە هەموو پێویستم بکرێ دایکمان عایشە ڕەضی خوا لێ بێت جێڕێتەوە دەفەرمێ ما رأيت أحدا أشبه سمتا ودلا وهديا برسول الله صلى الله عليه وسلم في قيامها وقعودها من فاطمة بنت رسول الله صلى الله عليه وسلم هیچ کەسێکم نبینی بە ئەندازەی فاطمە ڕەزای خوای گەورەی لێ بێت ئەوەندە شێوەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆیشتنیدا لە هەرزوو کەوتیدا و لە ڕوخسار